گەنجێکی کورد بەتەنها یاریەکی دروست کردووە و بەم نزیکانە لە کۆگای ستیم بڵاو دەکرێتەوانێ. ئایا ناوی یاریەکە چییە و چیرۆکەکەی باسی چی دەکات؟ یاریزانی هەڵبژاردەی نەرویج و مانچستەر سیتی هالاند لە یاریەکی ئەلکترۆنیۆک و کارکتەر دەردەکەوێت. ئایا یاریەکە چییە و ئەم یاریە چ پەیوەندیەکی بە مناڵی هالاندەوە؟ لە هەفتی ڕابردوو لە پڕە یاریەک سەری هەڵدا و تەنها لە ماوەی 2 ڕۆژدا 400,000 دانەی لێ فرۆشرا کە یاریەکی جەنگی شووتەرە. یاریەکە بە ناوی چییە و لەبەر چی هەموو ناوبانگی بەدەستێنە؟ ئەو ڕووداوانەی کە لەناو یاری GTA 6دا ڕوودەدەن 25 جار گەورەترە لە بەشی ڕابردوو GTA 5 واتە لەناو نەخشەی یاریەکە زۆرترین کار و چالاکی و ڕووداوی جیاواز دەبێت. ئایا نوێترین بەشی یاری توم ڕەیدەر لە چ وڵاتێک دەبێت و چ جیاوازیەکی دەبێت لەگەڵ بەشەکانی تر؟ گۆڕانکاریەکی زۆر گەورەی تێداکراوە ئەگەرم هەواڵانە ڕاست. یاری ریزیدنت ئیڤڵی 9 کە گەیمەرانێکی یەکجار زۆر چاوەڕوانی دەکەن بە تایبەتیش لە هەرێمی کوردستان هەواڵی دڵخۆشکەری لێ بڵاوکرا. بۆ زانینی هەمووانە و زیاتر بینەرمان بن. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان. من میر عومەرم. ئەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سپەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت، بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لەبیر نەکەن لایک ڤیدیۆ بکەن، لە هاوڕێکانتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن. ئێستاش دەست پێ دەکەین. لە هەواڵی یەکەم کە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ کۆمەڵگای گەیمینی کوردی ئەویشەوەیە گەنجێک بەتەنها توانیوێتی یاریەک دروست بکات، یاریەکە بە ناوی ئێگمان یان پیاوە هێلکە کە حالیان ئێستا لە ستیم بەردەستە ئەڵتوانن پێشوەخت داوای بکەن و زۆریش گرینگە بیخەنە بەشی وێشلیستەوانێ بۆ ئەو یاریەکە زیاتر بڵاو بێتەوانێ و گەیمەرانێکی تر لە سەرتاسەری جیهان زیاتر ئاشنایان یاریە بن و زیاتر ناوبانگ بەدەست بێنێت. طبعاً پەیوەندیمان پێوکرا کە خۆشحاڵ بوون لە سپەی گەیمینی هەفتەیە ئەم یاریە نیشان بین. یاریەکە سەرکێشیە ئەدڤێنچەرە، چیرۆکیە ئێندیا پازڵ ئەدڤێنچەرە. یاریەکە باس لە هێلکەیەک دەکات کە خوشک و براکانی ڕفێنراون، بەڵام پێشەوەی بتروکێن ئەبێ ئەم هێلکەیە بڕوا هەوڵ بە ڕزگاریانکە. یاریەکە بینایی هاوێژی کەسی سێمەواتە چیرۆکی هەیە. وەگوتمان یاریێکی ئێندیا ئەمەش بەڕاستی جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیشە کە گەنجەکانمان ئەبینن یاری دروستەکەن. ئەمەش لە داهاتوودا با بڵێن قازانجێکی باشیان پێگەێنێت، چونکە ئەزمونێک پیا دەکەن تاکو بتوانن لە داهاتوودا لە کۆمپانیاکانی ئیتر ناو کوردستان بێ یاخود دەرەوە بتوان وەکو کارمەندێک بەشدار بن، یاری دروست بکەن و لە هەمان کاتیشدا ڕۆڵیان هەبێت لەم بوارە زەبەلاحەی کە ساڵانە بە ملیارەها دۆلار داهاتی هەیە. هەر بۆیە لە ئێستادا لە ستیم یاری هێلکە پیاو بەردەستە، بیخەنە وێشلیستەوانێ و ئینشاءڵڵا کە یاریەکەش بڵاو کراوانەیە وەکو پشگیریەک لە یادی نەکەن یاریەکە بکردن و خۆشمان بە تایبەتی ئەگەر یاریەکە هات ئینشاءڵڵا تاقی دەکەینەوانێ بزانین باس لە چی دەکەین. بۆ یەکەم جار یاریزانی تۆپی پێی لێهاتوو سەرکەوتوو هالاندمان بینی لە ناو یاریەکی ئەلکترۆنی. ئەویش چی یاریەکە؟ یاری کلاش ئۆف کلانس کە یاریەکی زۆر بەناوبانگی موبایلە و ساڵانێکی زۆرە بڵاو کراوەتەوانێ و گەیمەرانێکی زۆریشی لە خۆی کۆکردەوانێ لە سەرتاسەری جیهان. طبعاً ئەم ڕێکەوتنەش چۆن بوو؟ ئێستا حالیان کارەکتەری هالاند لە ناو یاریەکەیە و کاتی هێرشبردن تۆپ ئەهاوێژێت دەیگرێتە دوژمن و لە ناویانە بات. طبعاً پێشتر هالاند کاتێک ئەم یاریە بڵاو کراوەتەوانێ تەمەنی تەنها 10 ساڵ بوو. خۆش یەکێک بووە لە گەیمەرانی ئەم یاری و یاریەکەی زۆر بەدڵ بووە و کاتێکی زۆریشی لەناو ئەم یاریە بەسەر بردووە. خۆی پەیوەندی کردووان پێی خۆش بووە لەگەڵ تیمی سوپەرسێڵ کە کۆمپانیای پەرەپێدەر و دروستکەری یاریەکەیە ڕێکەوتنێکی هاوبەش بکە لەگەڵیانە کە حەزی کردووە لە یاریەکەیە بوونی هەبێت و با بڵێن بەشی ئیداری بەشی کارگێڕی سوپەرسێڵ کۆمپانیا زۆر ئەم هەواڵەیان پێ خۆش بووە ئەو بگرە زۆر متەحەمیز بوون کە ئەم کارە ڕووبات و بالفعلیش کارەکە ڕوویدات. لە نوێترین ئەپدەیتە کارەکتەری هالاند لە ناو یاریەکەیە ئەبینین، واتە هاوشێوی هالاند دروست کراوە و ئەمە یەکەم جاریش لە ناو یاری کلاش ئۆف کلانس کارەکتەرێکی ڕاستەقینەکە لە ژیانی ڕاستەقینەیە هەیە کارەکتەرەکەی ناو یاریەکەیە دروست بکرێتەوانێ. ئایا ڕای ئێوە دەربارەی ئەم کارە هاوبەشیە چییە؟ بەڕای خۆم ئەمە سەرکەوتنێکی گەورەیە
بۆ هەردوو لە بەتایبەتی بۆ یاری کلاش ئۆف کلانس کە گەیمەرانێکی زۆر دووە هەموو ساڵە دووبارە بگەڕێنەوانێ ئەم جارە یاری بە کارەکتەری هاڵاند کەم بزان ناو یاریەکەیە چۆنە و ئاستی چۆنە و هێزیشی چۆنە و لە هەمان کاتێکدا بیرێکی بازرگانی زۆر زۆر سەرکەوتووە کە یاریزانێکی تۆپی پێ کە لە سەرتاسەری جیهان بینەرێکی یەکجار زۆری هەیە کەسانێکی زۆر وەکو هەوادار تەماشا یاریەکەن بە تایبەتی لە وڵاتەکەی و مانچستەر سیتیش ئێستا لە یاریەکە بوونی هەیە وا دەکات یاریەکە زیاتر بڵاو بێتوانێت بێگومانیش قازانجێکی باشیش بۆ هالاند دەستەبەر دەکات. ئایا تووشی لە گەیمەرانی یاری کلاش ئۆف کلانس و لە هەمان کاتیشدا ئەم ڕێکەوتنەوە پێ چۆن بوو و یاریکردنی هالاندیشت پێ چۆنە؟ دڵنیام هانداری جەماعەتی ئەو لە بەتایبەتی لیڤەرپول و مانچستەر یونایتد لەوانەیە زۆر بەدڵیان نەبێ. ڕێیەوە گەورەترین DLC بۆ یاری ستارفیلد دێت بە ناوی شەترد سپیس کە لە 15ی پێنج واتە ئەم مانگا بڵاو دەکرێتەوانێ کە چەندەها گۆڕانکاری جیاواز لە یاریەکەی بین و چەندەها تایبەتمەندی نوێ کە گەیمەرانێکی زۆر چاوەڕوانی بوون لە یاری ستارفیلدا بیبین. یەکێک لەو تایبەتمەندیانە ئەوی شەوەیە کەشتی تایبەت بە خۆت بتوانی دیزاینکەی بە تایبەتمەندی زیاتر بە تایبەتی دیزاینی ناو کەشتیەکەت کە زیاتر لە شێوازێکی عسکەری بچێت، هەروەها بتوانی گەشتی خێرا بکەی لە ناو نەخشەکان و بتوانی شوێنی بار هەڵگرتنی پێداویستی و ئایتمەکانت با بڵین دەستکاری بکەی و لە شوێنێکوانێ بۆ شوێنێکی در بە خێرایی بڕۆیت و بتوانی کاڵاکانیشت بە ئاسانی بە بازرگانەکان بفرۆشیت و بازرگانەکانیش بە ئاسانتر لەسەر نەخشەکە بدۆزیتەوە و چەندەها شەڕ و ڕوبەڕووبوونەوەی جیاواز لە بۆشایی ئاسمان و بتوانی قورسایی بگۆڕیت. ئێستا قورساییان بۆ زیاد کردوواتە لەم ئەپدەیتەی کە دێت بە ناوی ئێکستریم، ئەمە شوا دەکات ڕوبەڕووبوونەوەکان زۆر زۆر قورس بێت بە تایبەتی بۆ ئەو گەیمەرانی کە هاردکۆرن و حەزیان بە شێوازێک و چاڵنجێک و منافەسەیەکی قورسەیە و لە هەمان کاتیشدا بۆ شێوازی ڕوبەڕووبوونەوەکانی تری شویان لە یاریەکە کردووە ئاسانتر بێت کە گەیمەران بە ویستی خۆیان بتوان لە شوێنەکە بۆ شوێنێکی تر بە خێراتر بڕۆن گەشت بکەن کاڵەکانیان بفرۆشن و ئەو کاڵانەیە و بار هەڵگرێک پێیانە بە شوێکی باشتر ڕێکی بخەین و چەندەها تایبەتمەندی تریشی تێدا کە ڤیدیۆیەکی زیاتر لە 5 خولەک بوو لە توی لە یوتیوب بڵاو کراوانەیە تایبەتمەندیەکان بە شوێکی ڕوونتر و باشتر باز دەکات کە ئەم دیڵسیە گەورەیە کە بۆ یاریەکە دێت چ گۆڕانکاریەک بۆ یاریەکە زیاد دەکات. هەواڵی دواشمان تایبەتە بە گەورەترین و تاکە DLC کە بۆ یاری ئێلدن ڕینگ دێت کە چەند مانگێک پێش ئێستا باسمان کرد. DLCەکە بە ناوی Shadow of the Earth 3 کە مایازاکی دەڵێت ئەم جارە بەشێک لەو پرسیارانی کە بێوەڵام مابوونەوانەیە لە بەشی سەرەکی یاریەکە لەم DLCە وەڵام ئەیرێتوانێت. لە هەمان کاتیشدا چیرۆکی ئەم DLCە چەند گۆڕانکاریێکی بەسەردادێت بە پێی بڕیارەکەی خۆت واتە زیاتر لە چیرۆکێک دەبینین، زیاتر لە کۆتاییەک دەبینین، گەورەتر و زیاتر لە یاری سەرەکی واتە ئەگەری هەیە گەیمەرێک بۆ گەیمەرێک یاری بکە بە پێی بڕیارەکانی لە کۆتاییدا چیرۆکەکە بگۆڕێت و لە هەمان کاتدا باسییان لەوەش کرد ئێمە پلانمان ئەوە نەبووە کە زیاتر لە DLCێک بێنین بەڵکو هەموو DLCەکان کۆ دەکەینەوانێ بە DLCێکی گەورە بڵاوی دەکەینەوانێ و تاکە DLC دەبێت و دووبارە یاریەکە زین و دەبێتەوانێ خاوەن نەخشەیەکی گەورە بێت و چەندەها کارکتەری سەرەکی دەگەڕێتوانێ و کارکتەری نوێ و چیرۆکێکی نوێ و وەڵامێکیش دەبێت بۆ تەواوکردنی تەواوی چیرۆکی سەرەتا ئەگەر هەنێ وەڵام ڕوون نەبوو بێت. ئایا تۆیکی لەو گەیمەرانی یاری ئەلدن ڕینگی کردووە بەدڵ بوو و چاوەڕوانی ئەم DLC یاخود نا کە مانگی 6 بڵاو دەکرێتەوە. لە هەفتەی ڕابردوو یاریەک هاوشێوەی Call of Duty یاریەکی شوتەر بڵاو کراوانێ بە ناوی Gray Zone Warfare دەنگدانەوەی یەکجار زۆری دروست کرد، تەقینەوەیکی گەورەی بەخۆی بینی لە کاتێکدا ئێمە ناوبان یاریەکەمان پێشتر بۆ شێوازە نەبیستی بوو تەنها لە ماوەی 2 ڕۆژ توانی زیاتر لە 400,000 دانە بفرۆش لە هەر چەنە یاریەکە ئێستا لە بڵاوکردنەوەی سەرەتایە Early Access ئەواتە یاریەکە بە فەرمی بڵاو نەکراوەتەوانێ بێگومان چەندەها کێشەی تقنی تەکنیکی لە ڕووی گرافیک و یاریەوە تێدایە، بەڵام شێوازی یاریەکە و جیاوازی یاریەکە وای کرد گەیمەرانێکی زۆر بۆ خۆی ڕاکێشێ یاریەکە بینەهێژی کەسی یەکەمە شوتەرە و لە هەمان کاتە یاریەکی تەکتیکیە PVE و PVP شەواتە تۆ بەرامبەر گەیمەرانی ڕاستەقینە ئۆنلاین یاری دەکەی و بەرامبەر کۆمپیوتەریش یاری دەکەیت لە ناو دوورگەیەکی زۆر زۆر گەورەدان. دوورگەکە بە ناوی لامانگ کە تێدا تۆ بچیتە ناوانێ پێداویستێکی زۆر کۆکەیتەوانێ. ئەم دوورگەیە کێشەیەکی گەورە تیایدا ڕووی داوە و کۆرنتینیان بەسەردا با بڵین داخستووە واتە کەس بۆی نییە بچێتە ناوم دوورگێوانێ، بەڵام چەند گروپێکی چەکداری بڕیار دەدەن دووبارە بچنەوە ناو دوورگەکە و لێ پێداویستی کۆ بکەنەوانێ و دژی ئەوانەی ناو دوورگەکەیان بجەنگن یان
گەیمەرانی ڕاستەقینە و یاریەکە لە ڕاستیەوانێ نزیکە یاریەکی تاکتیکیە و گرافیکێکی بەرزیشی هەیە و دیمەنی زۆر جوان لە یاریەکە بری و چەنەها چەکی جیاوازیشی تێدایە و ئەو چەکانەی کە بەکاریشی دیێنی دەتوانی بە شوەیەکی زۆر گەورە و بەرفراوان گۆڕانکاری بۆ بکەیت و ئەتاچمنت و پێداویستی تری بۆ دابنین کە لەگەڵ یاری خۆتا بگونجێ یان ئەو ناوچەی بۆی ئەڕووی ئایا توێکێکی لەو گەیمەرانەی کە یاری گرەی زۆن وەرفێرە تاقی کردوتوانێت کە لە ماوەی تەنها یەک کاتە لە ستیم 66,900 کەس لە یەک کادا یاریان پێکردو. یاریەکە تەنها با بڵێن وەکو بڵقەیەکە دروست بووە و کە تەقیوانە نایبینین یاخود پەرەپێدان زیاتر پەری پێدەن بۆ یاریەکە بمێنێتەوانێ و لێسادا نرخی 7 بۆ 18 دۆلارە. ڕای تۆ دەربارەی یاریە چییە؟ هەواڵی دوایەوەمان تایبەتە بە یاری GTA 6 کە هەواڵێ بڵاو بۆتەوانێ دەڵێ 1300 ڕووداوی جیاواز لە ناو یاریەکە ڕوودەدات. تەبعاً ئێمە پێشتر لە یاری GTA 5 تەنها 50 ڕووداوی جیاوازی تێدا بوو لەگەڵ ئەوەژا پێمان وا بوو زۆر یاریەکەیان لە ڕاستی نزیک کردوتەوانێت کە بڕۆین بە شوێنەکە دوو کەس قسە بکەن ڕووداوی ڕووبات مشتێکی لاوەشی و هەتا دوایی. بەڵام چی یاریەک بەڕاستی توانی سەرکەوتنی زۆر لەم بوارەیە بەدەست بێنێ ئەویش یاری Red Dead 2 کە ڕێژەیەکی ڕووداوی زۆر جیاوازی تێدا بوو یارەکەی زۆر لە ڕاستی و نزیک کردبووانێ بەڕاستی هەستەکرد ژینگەی یارەکە ژینگەیەکی زۆر نزیکە کە با بڵێن خەڵک با بڵێن کارلێک دەکات لەگەڵ کەشوو ئەوە لەگەڵ با بڵێن NPCەکانی تر لەگەڵ ئەو ئاژەڵای ناوی یاریەکەیان. بەڵام ئەم جارە دەڵێن GTA 6 پشتی یان ما بڵێن پێشی Red Dead 2 ئەیاتەوانێ و 1300 ڕووداوی جیاواز و چالاکی جیاواز لە ناو یاریەکە یابینی ئەمە شوا دەکات تەنها ئەو جیهانەی دروستکراوە جیهانێکی بەتاڵ نەبێ بەڵکو تۆ کارلێکی لەگەڵا بکەیت کە تۆش کارلێکی لەگەڵانەکەی ببینی ئەو NPCیانی ناو یاریەکەیان کارلێک لەگەڵ یەکتریا بکەن و چالاکی زۆر جیاوازی تیابێت و ئەو ناوچانی دروستکراوە لە خۆڕا دروست نەکرابێ بەڵکو هەر ناوچەیەک ڕووداوێک تایدا ڕووبات و خەزنیش بکرێت و دوایە بۆی بگەڕێیتەوانێ گۆڕانکاریەکە بە چاوی خۆت ببینیت. لە کاتێکدا باز دەکرێت دەڵێن ڕووداوە جیاوازیەکان کە لە ڕێدێدا بۆ 150 بووە بەڵام ئەم جارە 1300 زۆر گەور و زەبەلاحە و بێگومانیش ئەمە دەبێت بە گەورەترین یاری ڕۆکستار تا ئێستا دروستی کردبێت و چاوێکی زۆر لەسرە و ترەیلەرەکەش بەڕاستی ئەوەی پێودین کە وردەکاری زۆری تیابوو. ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چییە؟ ئایا بەشی نوێی یاری توم ڕەیدەر لە چ وڵاتێک دەبێت و شێوازی یاریەکە و جیهانی یاریەکەش چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە؟ ئەم هەواڵانەما لە سەرچاوە ڤیسکۆپەرەوانەی لە تۆڕی میدیای ئەکس پێگەیشتووە کە پێشتر هەواڵ دزە پێ دەکات و بەشێ لە هەواڵەکانیشی ڕاست بووە. دەڵێ ئەم جارە چیرۆکی یاریەکە لە ناو وڵاتی هند دەبێت وادە دەگەڕێنەوانێ لەوانێ بۆ ئەفسانەیەکی دیاری هندی و لە هەمان کاتیشدا بۆ یەکەم جار یاریەکە جیهانی کراوە دەبێت. یاریەکانی تری توم ڕەیدەر ئەتوانین بڵێن نیمچە کراوە و بەتابەتی بەشەکانی ڕابردوو لە شوێنێک بۆ شوێنێک ڕۆشتی بەڵام نەتەتوانی بەدڵی خۆ بڕۆی بەڵکو پوینت تو پوینت و بەڵام دەڵێ ئەم جارە جیهانێکی زۆر گەورە و بەرفراوانە بەویستی خۆ توانی لە خاڵێکەوە بۆ خاڵێکی تر بڕۆی لە هەمان کاتە ئەو پێداویستیانی کە بەردەستە بۆی بتوانین لە شوێنێک بۆ شوێنتر بە خێرایی بڕۆی ماتۆڕە لە هەمان کاتیشدا پەڕەشوت کە لە شوێنێکی بەرزەوە خۆ فڕێبیت و بە زەبری هەوا لە شوێنێک بۆ شوێنێکی تر ڕووبەرێکی زۆر با بڵێن ببینیت. لە هەمان کاتیشدا ئەڵێن لە ماوەی ساڵێکدا یاریەکە بڵاو دەگرێتەوانەیە باگەری زۆرەوانێ زانیاری نوێ و یەکەم ترەیلەری لێ دەبینین. بەڕاستی خۆم چاڕوانی بەشی نوێ یاری توم ڕەیدەرم زۆربەی بەشەکانی ترم کردو و تەواوم کردو زۆرم بەدڵ بوو زۆریش بەڕاستی حەزم بەو شێوازیاری ئاکشن ئەدڤێنچەری سەرکێشی مەترسیدارەیە. ڕای ئێوە دەربارەی یاریەکانی توم ڕەیدەر چی و ئایا پێتان باشە کە یاریەکە ئەم جارە جیهانی کراوە بێت و لە وڵاتی هندستان بێت یاخودنا؟ خۆتان لە کۆمنت بنووسن. یاری Resident Evil 9 کەی بڵاو دەکرێتەوانێ لە هەفتەی ڕابردوو یان هەفتەکانی تر وتمان هەواڵ هەیە دەڵێن لە ئێستادا کانسڵ کراواتە ئیشی تیادا ناکەن و با بڵێن دواخراوە بۆ کاتێکی تر. بەڵام هەواڵێکی ترمان پێگەیشت لەلایەن سەرچاوە دۆست گۆڵم دەڵێت نەخێر لە ساڵی 2025 یاری Resident Evil 9 بڵاو دەکرێتەوانێ و بۆ ماوەی 8 ساڵیشە خەریکی ئەم یارین. واتە ئەو کاتەی خەریکی Resident Evil 8 بوون لە هەمان کاتە خەریکی Resident Evil 9 بوون و زۆرترین بوو جەشی تیادا خەرج کراوە تیادا سەرف کراوە و لەو باوەڕەیە دەڵێن کە دەبوایە Resident Evil 8 لەوانەیە بەشێکی لاوەکی بووایە و Resident Evil 9 بەشێکی سەرەکی بووە بەڵام هەش وەکو بەشێکی سەرەکی بڵاو کرایەوانێ و ئێستاش ئەمە زۆرترین کاتە کۆمپانیاکانی کاپکۆم پەرەپێدەرەکان خەریکی یاریەکی بەشێکی نوێی
Resident Evil بن کە 8 ساڵێکی زۆرە بۆ یاریەکی لەم شێوازە. ئایا ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چێواشی لەو گێمەرانی کە چاوەڕوانی Resident Evil نوێی خۆم بەڕاستی کێکم لەو گەیمەرانە بەشەکانی ڕابردووم زۆر بەدڵ بوو چێژیشم لێ بینی و شێواز یاریەکەم لە ڕووی ترسەوانێ لە ڕووی پازڵەوانێ لە ڕووی گەڕانەوە لە ڕووی گرافیکەوانێ و چیرۆکیش زۆر تایبەت و نایاب بوو. ئایا تۆ چاوەڕوانی Resident Evil نوێی یاخۆ و لێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی سبەی گەیمینی ئەم هەفتەیەمان بە هیوای ئەوی بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبینی بێت لە یاد نەگەن دووبارە لایکیان بڕگێ بکەن لە هاوڕەکانتان شێریکەن و ڕای خۆشتان لە کۆمێت دەربارەی هەواڵەکان بنووسن و ئەگەر لە سۆشەڵ میدیاکانەوە بینەرمانی فۆلۆ و لایکی هەژمارت بیر نەچێت ئەگەر لە یوتیوبوانێ سابسکرایبی کەناڵ بکەن و زەنگۆڵەکەش چالاکەن بۆی ڤیدیۆکانتان باگادارکردنەوە پێ بگات. بیربەرتان لەگەڵا بوو لە سبەی گەیمینەوانێ. سەلام عەلەیکوم.